دڵزار حەسەن یەکێک لە شاعیرە دیارەکانە کە خاوەنی چەند بەرهەمێکی زۆر جوانە و توانیوێتی لە ماوەکانی ڕابردوودا لە ڕێی کۆڕە شاعریەکانەوە بەرهەمەکانی خۆی پێشکەش بکات. لە ئێستادا دیوانێکی نوێ چاپ و بڵاو دەکاتەوە بە ناوی من و بێگومان لە کۆڕ و لە مەراسیمەی کە تایبەت بوو بە بڵاوکردنەوەی دوایین دیوانی ئەم شاعیرە ژمارێکی زۆر لە شاعیران و ئەدیبان و نووسەران ئامادەی کۆڕەکە بوون. وتی بەداخەوە بەداخەوە وەختە وەختە ئاور لە ڕاست و چەتی خۆی داتەوە و تاکو بتوانێ ژنەکە. کتێبخانەی کارێز لە شاری کەرکووک بۆتە ناوەندێک بۆ سازکردنی چالەکیە هونەری و ڕۆشنبیریەکان و ئەڵقەی گرێدانی ڕۆشنبیرانی کەرکووک و شارەکانی تری هەرێم. لەو چوارچێوەیەدا کۆڕێکی بۆ نووسەر و شاعیر و ڕۆشنبیری شاری هەولێر دڵزار حەسەن ڕێکخست. نووسەر و شاعیر دڵزار حەسەن خوێندنەوەی بۆ لاپەڕەکانی دوایین دیوانی خۆی کرد کە دیوانەکەی بە ناوی من بوو. هەم دیزمقمی پرسیاران دەبینم گەیان بەم بۆیش ئیتر هیچ ناوێت لە خۆم. واروها ڕۆمانووسێکی باش، پیاوێکی بەسەریقە و واروها کەسێکی وەرگری. من چند جێگای بۆ ڕانەخستی ئەوەکەی ئەگەر نیشتیمانەوانی هات باشە. ئێمەش یاریمان بە ئاستێران دەکرد ها لەسەر بانگەنووستی. درنگانێ چاوشارچێمان لە ئەمە لە کەپوچم بۆ ئێوارە کۆڕێکی تایبەت بە دیوانە تازەکەم بە ناوی من زیاتر کتێبەکانم کتێبی ژەڕانەوەن تایبەتە بە ڕۆمان نۆڵە، بەڵام ئەمە یەکەم ئەزمموی منە لە بواری دەقنووسینە لە شعرنووسینە یەکەم کتێبمە، بەڵام ئەو ناساندنە کە ماڵ کتێبخانەی کارێز بۆی کردوین مامۆستا تاریخ کارێزی و ئەو هەموو ئامادە بووە بە ڕێزە کامووی ئینسانی زۆر ڕۆشنبیرن زۆر ئەدەب دۆستن. من دڵخۆش بوون بەوەی کە لەگەڵ ستافێکە لە هەولێر هاتوین وەکو کەرناڤاڵێک ویستمان بە یەکەوە بتانین ئاوێتەی دنیای ئەدەبی و هونەری و ڕۆشنبیری بکەین. خۆشحاڵ بووین بەم ئێوارەیە کە ئێوارەیەکی زۆر جوان و زۆر تایبەت بوو بە دنیای ئەدەب و تێکست و شعر و هونەرە. بۆیە من دڵخۆش بووم شانازی بۆ دەکەم کامڕۆ لێرەم چکۆم شاری منە، شاری هەمومانە، کەرکووک دەبی هەمومان خزمەتی بکەین و من یەکێکم لەوانە کە هەمیشە دەڵێم کورسات لەو شوێنەیە کە ئەدەب لەوەیە، کە دەنگ لەوەیە، کە کتێب لەوەیە. سوپاسی کورسات دەکەم کە هەمیشە لە شوێنی ئەدەب و کتێبدایە. سوپاس بۆ ئێوەش.